پێمان خۆش بوو ئەمڕۆ وەکو ڕێزلێنانێک بۆ هاوڕێ و هاوکار و دۆستانەی کە لە ڕابردووە بەشێک بوون لە بەڕێوەبردننی ڕێکخراوی منداڵپارێز، بەشێک بوون لە ئەنجامدانی پرۆژەکان، بەشێک بوون لە سەرخستنی ناو ناوبانی منداڵپارێزی کوردستان. پێمان خۆش بوو ئەمڕۆ وەکو ڕێکزێنانێک هەموو ئەو دۆستە کۆنانە هاوڕێ کۆنانەمان بانک بکەینەوە بەمە بەستەوەی کە ئاشنا بن لەگەڵ ستافی نوێ. دیارە ئەوان بە ستایڵ بۆ شێوازێکیشیان کردووە. ئەم ساڵ وەکو منداڵپارێزی کوردستان بە ستایڵێکی جیاواز بە سیستمێکی جیاوازیشمان کرد. بۆ نمونە لە ڕابردوودا پرۆژەکانمان لەسەر سێکتەر داڕشت بوو. ئەم ساڵ وامان لێ کردومانە بە پرۆگرام لەسەر ئەساسی 4 پرۆگرام کارەکانمان ڕێخستۆتەوە: پرۆگرامی پەروەردە تەندروستی، پرۆگرامی پاراستنی مناڵان و پرۆگرامی گەنجان. هەروەها بەڕێوەبردننی منداڵپارێزی کوردستانیش بە شێوازیشتر گۆڕانکاری هاتووە بەسەر منداڵپارێز. ئێستا بە سیستمێک کارەکە کە ئەویش تیمێکە وەکو دەستەیەکی بەڕێوەبردن لەگەڵ بەڕێزێکە وەکو سەرۆکی ڕێکخراوی فەخری ڕێکخراوەکەمانە کارەکانمان ڕێخین و منداڵپارێز ئەبین بەڕێوە. ئەڵێم بە دڵنیاییەوە ئەڵێم کە من ئەو حکومەتانەی کە توانی بێتیان 30 ساڵ لە قیمە و لە لووتکەیە بمێننەوە، کە من ئەو ڕێکخراوانەی کە توانی بێتیان 30 ساڵ لە قیمە و لە لووتکەیە مابێتنەوە. منداڵپارێزیەکێکە لەو ڕێکخراوانە کە جێگەی شانازیە. من لەو بڕوایم ئەگەر حکوومەتی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێم بدرایە بە مناڵپارێز، ئێستا هەرێمەکەمان هەرێمێکی ترە بوو، چونکە مناڵپارێز بنەمایەکی پتەوی هەبوو، مناڵپارێز ئەساسێکی پتەوی هەبوو، مناڵپارێز خانەوادەیەک بوو، کەسێک بوو، تیمێک بوو کە بەڕاستی بە ویژدانەوە ڕۆژێ لە ڕۆژان لە مناڵێکی نەپرسی سەر بە کەیت و لە چه ئاینێکی و سەر بە چ مەزهەبێکی و سەر بە چه حەزبێکی و چۆن وەزعت بۆ وای لێ هاتووە. دەرگای مناڵپارێز بەڕووی هەمووان ناکراوە بوو. دەرگای مناڵپارێز هەر ئەو دەرگایە کە ئێستاش کراوەیە. من هیوادارم بە هیمەتی هەموو ستافەکانی کە ئەو ستافەی کە لە دوای ئێمەوەیەت مناڵپارێزە با بەڕێوە، هەر بەو چاوی خۆشەویستی و گەورەیە تەماشای مناڵپارێز بکەن. من دڵنیام کە ئەوە بەردەوامە بێ، دڵنیام کە گەورەتر و گەورەترە بێت و گەشە زیاتر ئەسەنێ.